دوای 13 ڕۆژ ئێوارەیەکی درەنگ خێزانێکی کوردی خۆرهەڵاتی کوردستان دەگاتە لای مریەم کە بەوتەی خۆی بوونەتە فریادڕەس بۆ دۆزینەوەی کەسوکارەکەی کە تا ئێستا دیار نییە. مریەم ئەو کچەون بۆی کە گومان دەکرێت یەکێک بێت لە منداڵەون بۆکانی ساڵی 1970 هەڵەبجە 27 ساڵ لەگەڵ خێزانێکی فارز لە مازیندەرانی ئێران ژیاوە. بەڵام دوای ئەو تەمەنە و بەجێهێشتنی مازیندەران بۆ سۆراغی دایک و باوکی ڕاستەقینەی مریەم بە تەنها لە کیشی ئێران دەست بەکارکردن دەکات تا بە پارەی ئارەقی ناوچەوانی خۆی دایکی بدۆزێتەوە. آرزوم اون روزو ببینم. آرزوم یک نفر از اعضای خانوادم که مال خودم رو ببینم. فرقی نمیکنه مادرم، پدرم، هر کسی که باشه. فقط منتظرم اون روز برسه. سوەیلە فەتحی ئەو ئافرەتە خۆرهەڵاتی کوردستان 4 مانگ پێش ئێستا لە فڕۆکەخانەی تاران لەگەڵ منداڵەکەی بە کوردی دەدوێن. بۆیە مریەم هەست دەکات یەکێک لە ئەندامانی نیشتیمانەکەی نزیکێتی. ئیتر چیرۆکی خۆی بۆ سوهەیلە دەجێڕێتەوە و دەڵێت دوای کارکردن و بەدەزێنانی پارە دێم بۆ شارەکەتان. دوای وەختە چوو بۆ کیش زۆر بێتاقەت بوو، زۆر ئەزیەت بوو کە هەن تەلەفۆنی بە من ئەکرد ئێوە زۆر ئەزیەتم ئەسا محیتی ئێرە بۆم غیرە قابلە تحمڵە. ئێمە من و مێردەکەم چۆن بە شۆن مەریەمە لەگەڵ خۆمانە هاوردمانە بۆ کامیاران 2 مانگ بە یەک و زندگیمان کرد. دوای ئەوە لەگەڵ کاک لوقمان عەبدولقادر ئاشنا بووین. مریەم ئێستا بۆ دۆزینەوەی خێزانەکەی لە هەڵەبجە پشکنینی DNA کردووە. بەڵام ئەو 52 خێزانەی هەڵەبجە کە 63 منداڵیان ون کردووە لە ماوەی ساڵی ڕابردوو ئەوانیش هەمان پشکنینیان کرد، بەڵام تا ئێستا ئەنجامی پشکنینەکان دیار نییە. بۆیە مریەم ئێستا لە ماڵی سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ژیان بەسەر دەبات. هەر ماڵێکیش ئەم خوشکە بەڕێزە بچێتە ماڵەکەی ئینشەڵا ببێتە مناڵی هەر یەکێک لەو ماڵانە ئینشەڵا خۆشبەخت دەبن، چونکە شتێکی ناشرینم لەم کچەوە نەبینیوە بە حەقەت بە شایدی هەموو لایەک بڵێم ئەوەی کە من بینیومە ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی جوان و هەڵسوکەوتی جوان و هەرچەندە نازانرێت کەی چارەنووسی مریەم لە هەڵەبجە یەکلایی دەبێتەوە، بەڵام تۆ بڵیت ئەم دایکە هەڵەبجەیی منداڵەکەی ون کردووە هەمان ئەو دایکە بێت مریەم بە دوایدا دەگەڕێت. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.